نوێترین راپۆرتی ڕێکخراوی یونیسێفی سەربەنەتەوە یەکگرتوەکان ئاشکرای کردووە کە 75 ملیۆن منداڵ لە سەرتاسەری جیهاندا بۆی شەڕوقەیرانەوە لە خوێندن دابڕاون و پێویستیان بە هاوکاری هەیە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ خوێندن. بە پێی و راپۆرتە 1 لە هەر 4 منداڵێک کە تەمەنیان لە نێوان 3 بۆ 18 ساڵیدایە کە ژمارەیان دەکاتە 426 ملیۆن منداڵ لەو ناوچانەدا ژیان بەسەر دەبن کە لە قەیرانی قورسی مرۆیدان. لە وڵاتێکی وەکو سووریا کە ماوەی 5 ساڵە جەنگ وێران و هیلاکی کردووە 6,000 خوێندنگە بەوەی ئەو شەڕەوە وێران بوون. لە خۆرهەڵاتی ئۆکرانیاش کە ماوەیەکە لە ململانێدایە لە هەر 5 خوێندنگەیەک یەکێکیان وێران بووە. بەگشتی لە سەرتاسەری جیهاندا منداڵی ئەوەرە 5 ئەوەندەی منداڵانی تر مەترسی ئەویان لەسرە کە داببڕێن لە خوێندن. هەر بەپێی راپۆرتەکەی ڕێکخراوی یونیسێف منداڵان لە ڕەگەزی کەش 2 ئەوەندەی هاوتەمەنەکانیان لە ڕەگەزی نێر مەترسی ئەویان لەسرە بەوەی شەڕ و ململانەکانەوە لە خوێندن داببڕێن. بڵاوکردنەوەی راپۆرتەکەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانیش پێش بەڕێوەچوونی کۆنگرەیەکی نێودەوڵەتیە کە تایبەت دەبێت بە بارودۆخی مرۆیی و بڕیاروایە ڕۆژانی 23-24 ئەم مانگە لە ئەستەمبڵ بەڕێوە بچێت. بڕیارە لەو کۆنگرەیەدا دەستپێشخەریەک لە ژێرناونیشانی خوێندن چاوەڕێ ناکات پێشنیار بکرێت بۆ کۆکردنەوەی 4 میلیارد دلار بۆ زیاتر لە 13 ملیۆن منداڵ کە پێویستیان بە کۆمەک و هاوکاری مرۆیی بەپەلایە. بە پێی راپۆرتی ڕێکخراوە مرۆییەکانی جیهان لە زۆربەی ئەو ناوچانەی جیهان کە لە قەیرانی و ململانێدان ئەو منداڵانەی کە بۆ ماوەی ساڵێک لە خوێندندا دەبڕێن هەرگیز جارێکی تر ناگەڕێنەوە بۆ خوێندن. سەرەتای ئەم ساڵ کچە چالاکوانی پاکستانی مەلەلای یوسفزایی داوای کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بەپەلەی کرد بۆ منداڵانەی سووریا کە بەوەی شەڕ و ناسەقامگیری وڵاتەکانەوە ئاوارە بوون. مەلالەی یوسفزای کە لە ساڵی 2012دا بەوەی داواکردنی مافی خوێندن بۆ کچانی وڵاتەکەی لەلایەن بزوتنەوەی تالیبانەوە تەقەی لێکرا، هۆشداریدا لە خراپی ڕەوشی مناڵانی سووریا و ڕایگەیاند ئەگەر هاوکاری ئەو منداڵان نەکرێت ئەوانەوەیەکی ون و لە دەستوو بەڕێوەیە.